پیغمبری خدا فرمی صلی الله علیه و سلم خدا لسر به سه دعاء مستجابة كان فرمي دعوة المظلوم دعاء استملكرا مستجابة خواهي قوله والله مياداتها جابوي أما بريتين لعاقبة خلافة كان ظلم وايليك خواهي قوله والله مي دعاء بران بركات بداتها برمك كان لنا دولة عباسية دا صلاة بايا نبو وزير بون بكوجو ببرخو معنا لين خوان بون كلان السجن سبحان الله دنيا بو كزنية تاسر برزن هو بو خلي فكر يعني السجن لنا وسجن خواردن يا نبو بيخون لا تشوستانوي كي زون راحت بون من على كيد سيكبدا قريان نعوذ بالله من زوال نعمته والتحول عافيته وتباوكا باش ايما لنازو نعمته كي زور خوشاوين شي ما ليك خسني امر روشه وتي رولا دعاي مظلوم يخوما لبير ما كردبو دعاي لي كردين خوي قوره بهوي دعاك يا وخص ماني امشي انا بي بي اقام للظلم بيت رجل لرجان كسك حكمي ام عراقيه كرت خوما لين اسني بسارديه كتا لكشتني خلق الصلينيه كرداوه قرن يكشدبو دشي د صلاتەکەی بێسایتۆ ئەوسا هەرچی هۆکارێکی بەکار بهێنایە بۆ لە ناو بردنت گرنگ نەبوو گرنگەوە تا دژی ئەوە ستاویتە تۆ ڕۆژێک لە ڕۆژان لە ناو کولانەیەک دەریەکەن لە ناو کولانەیەک دەریەکەن دەی یەکێک لەو شتانی کە بەڵگەی بوونی خوایە و بەڵگەی تەنهایی خوایە تەبارەکە وتەعالە ئەهلی علم باسەکەن و عوقەلاءەکان باسیەکەن ئەوە تانێ خوای گەورە هەر لە دونیایە سزای ستەمکارانە دات وەکو چۆن هەر لە دنیایە پاداشتی دادگەرانە داتەوە ئەڵێن ئەگەر دنیاوانە بوایە هەموو خەڵک ئەبوونە زاڵم دادگەری تێدا نێمە بۆ کاتێک کابرا ستەمەکا و لە دنیایە هاو کارەکانی خۆیە بینێ کە ئیشیان وەکو خۆی ستەمە سزایە نەدات ئەوستا ئەمیش ترسی لێنیشێ بە سزای ئەوان بڕوا بۆیە سڵ کاتەوە بۆیە لەبەر ئەمە بەڵگەی لەوەی خوایەک ئەم نیزامی کەونی داناوە ئەو ژەوەتانی ستەم بکەی لە دنیا پێش عاقبەت خوای گەورە تۆڵەت لێکاتەوە خوای گەورە تۆڵەت لێکاتەوە تەبارەکە وتەعالە